ئەمانە دەبنە یارمەتیدەرێکی سەرەکی بۆ پاراستنی سەروەری عێراق. پاراستنی سەروەری عێراق لە بەرژەوەندی هەموو هاووڵاتیەک و ناوچەیەکی عێراقە. پاراستنی عێراق زۆر بەلای ئێمەوە گرنگە. بە هەمان شێوەش پێویستە پاراستنی هەرێمی کوردستانیش وەک بەشێک لە دەوڵەتی عێراق بەلای هەموو عێراقیەک و هەموو دامەزراوە دەوڵەتیەکانی عێراقەوە جێگەی بایەخ بێت و وەک ئەرکێکی هاوبەش تەماشا بکرێت. بەهێزبوونی عێراق، پارێزراوبوونی بەرژەوەندیەکانی گەلی عێراق دەبێتە مایەی بەهێزبوونی هەموو ناوچەکانی عێراق، لەوانەش هەرێمی کوردستان. دەبێ پارتی و یەکێتی بە باوەڕ و بێ پەشیمان بوونەوە بڕیار بدەن کە دەستی حزب لەسەر پێشمەرگە هەڵبگرن. دەبێ کۆتایی بە دەستێوەردانی حزبی لە ناو کاروباری پێشمەرگەدا بهێنن. بەو شێوەیە چاکسازی و یەکخستنی ڕاستەقینەی پێشمەرگە دەست پێ دەکات و سەردەکەوێت. ئەگەر نە لەگەڵ هەموو ناکۆکیە سیاسیەکاندا ئەوەی جێبەجێش کراوە هەڵدەوەشێتەوە. یەکخستنی پێشمەرگە و هێز و دامەزراوە ئەمنیەکان وای کردووە، یەک نەخستنی پێشمەرگە و هێز و دامەزرا ئەمنیەکان وای کردووە هەموو ناکۆکیە سیاسەکان لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ کار لەسەر ئاسایش و دەرونی هاوڵاتیان و بازار و بازرگانی و کەسابەتی خەڵکی ئەم وڵاتە بکاتن. وای کردووە خەڵک چاوەڕوانی لەتبوونی هەرێمی کوردستان و تەنانەت شەڕیش بکەن.